قسم كريان ليان شباك لوي ليان شباك لوي نظرك ناشد ليان براشانوي ملبس براشانوي دزڵی دەیەکی خەنجیلانەی هەورامانە دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەو هەوایەکی کوێستانی هەیە ڕووی لە کێوە بەرزەکانی داڵانی و مڵە خورد و قەڵا بروسکەیە جوگرافیە شوێنەکەەوە هەڵکەوتووە بە چەند قەڵایەک دەورە دراوە وەکو قەڵاکانی میترا قەڵای گەوران قەڵای پرشنگ و بانەبەرز ئەم گوندە مێژوویەکی دێرینی هەیە و بە دەواازەی هەورامان ناسراوە هەندێک جار بە شەهرێ دۆزدان یان شاری دزان ناوبراوە دواتر گۆڕاوە بۆ دژڵە واتە قەڵای بچووک بەپێی گۆڕانکاریە زمانەوەنیەکان گۆڕاوە بۆ دزڵی ئەم گوندە چەند جارێک ڕوبەڕووی سووتان و کاولکاری بۆتەوە شوێنەکەی گوێزراوەتەوە دوجارێش بەهۆی بەرگریکردنێکی سەختەوە لە کاتی فتوحاتی ئیسلامیدا لەلایەن عەرەبەکانەوە سووتێنراوە جوێرانێ دڵێ پەپۆمەوان و دڵەگیان پەپۆمەوان دزڵیە و ئارووی جە دەوران و شیزی شار و دەزدانی بیان ئی شار و دەزدانیە کە محاوەتەش ملۆوە تقریبان پێی تەرەف و کەڵیمی و چێگەچە ملۆرە پێی تەرەف و کانیسانانی و مەسەنەن چێگەوە ملۆوە پێی شار و گوڵعەمبەری کە خورماڵ و ئیسەی شارە زوهور و ئاوەختیە و ئینیشا ئینە ئاوەختێ نامێ شار و دەستدان بیان دۆرە و ساسانیایش شار و پاڵی بیان دوماو شار و پاڵی بیێر واتەنشە دێژڵێ دووبارە دزڵیەکە کردنەوە دزڵیە و ئاروی ئەڵبەت ئی شارێ دارای گەڕەگەڕەکی فرێ بیان مەسەنەن گەڕەکەکی جەکەڵی مۆ سەرچەمە شاگرتن ئی گەڕەگەڕەکی مێوە زۆمڕاو چێگەوە ئی گەڕەکی چێگەوە مێ تقریبان تا ئی گەڕەگەڕەکەی نە واشمی چا وارە ماچاش بەنە کلکۆ و پاڵی کلکۆ شاریە جا ئەچێگەوە ئی گەڕەگەڕەکی سەرچەمە گێرا تا ملارێ شارە زوهور و ئا زەمانەیە کە خورماڵ و ئیسەیە ئینە دارای قەڵاهایەوە فرین قەڵاهایە ئەزیمێ قەڵاهایە پسانە ماچاش بەنە قەڵاو مێترایی ئانا ماچاش بەنە قەڵاو گەورە ئانا ماچاش بەنە قەڵاو قەڵازەبانی ئیتر ئەچاوە تەرەف و قەڵاخانی و ئا قەڵا قەدیمی هەنێ چێگەچۆ ملەوە تا سوورینە قەڵاو پرشنگی قەڵاو چاوشانی جە تەرف و وەتلەی چێگەوە ئی قەڵێ ملۆرە قەڵاو جەهەی چاگە ملۆرە واچمی سەروم لە کەوچی ئا قەڵێ چا ملارم قەڵاو گردەی قەڵاو بانە بەرزی جا گەڕەکە و شازدروانی ئانا بانەنێ ئیسەشمە ماژدیش بەنە بەرەگاخوگان ئانە قەڵاو ئانێ ئایش قەڵێوە نانێ شارێ بەنامی شازروانیە تا ئەخیر قەڵاکی ملارە قەڵاو خورماڵ و ئیسەی وابەسن یانێ مرکزیەتش ئێگەن مرکزیەت دەگاژ ئی شار و دەزدانی و شار و پاڵێ و دزڵیە و ئاروی دەزڵی چەندین زانای دیارە و کەسایەتی بەناوبانگی تێدا هەڵکەوتووە لە ناویاندا مەلا حەسەنی دزڵی هەیە زانایەکی ئاینی پایەبەرز و شاعیرێکی کەم هاوتا بووە بە هەورامی و سۆرانی و فارسی شعری نووسیوە و لە ڕووی ئاینیەوە بە مەلایەکی نوێگەر هەژمار دەکرێت ئەمەژوا لە والی بەغدا دەکات چەند پلە و پۆستێکی وەک مفتی بەغدای بۆ پێشنیار بکات بەڵام ئەو ڕەتی دەکاتەوە و داوا لە والی بەغداد دەکات لە سەر ئەرکی میری بینێرێت بۆ زانکۆی ئەزەر
ئەویش پێشنیارەکەی باندوەردەگرێت و دەینێرێت بۆ میسر و ماوەی 2 ساڵ دەخوێنێت لەبەر زیرەکیەکەی لە هەزار دەبێتەوانە بێژ و ماوەی 9 ساڵ لەو زانکۆیە دەمێنێتەوە. مەلا حەسەن و دزڵی کابرایە مسلمان بیەن، زانا بیەن، ژیر بیەن، ئەکسەریەت و سوعالاش تاتێم هورچنی بەدەر پێلا مەلا حەسەن و پشدەری عێراقێ کە عێراق لە چاگەیە دانش مەلا سڵێمان و پشدەری کەسی نەبیێن مەسەلەکێش هینکەر و جوابش بڵێ مەلا حەسەنێ جە پشدەر نەبیێن چاگە ئای واتەرشە ئامەلا تاوە جواب و ئی مەسەلێ بڵێ چاگە وەرێستەن مەسەلەکێش دێنە مەلا سڵێمان و پشدەری دەنە مەلا سڵێمان و پشدەریەوە مەلاکەی واتەن مەلا حەزەش کردێنێ هینەکە مەلا حەسەنی خاص مەلا حەزەش دمانێ واتەنش کاکەلی گیان ئی مەڵاو تۆ چنارێ فرەبەرد هەن فرەبەرد لوان پۆپۆ چنارەکەی یاگیش یاوێ نەرێ نیشتەنرێ گری یاگێش وەنە دیارە هیچ پیچ و پڵوژە نییە مەلا هەن تا ئاگە یاوان مەلا هەن تا ئاگە یاوان ئێ لواز پۆپۆ چنارەکەی گری یاگێش وەنە دیارە جواب و مەسەلەکەش پێی نویشتن و ئاردەن شۆ هەر ئای تاوان جواب و مەسەلەکێ بەوە مەلا حەسەن پیاە چانە بیەن زانا بیەن ژیر بیەن مسلمان بیەن ئینەیش دوێر کەلیمەی هینی ژواتینی بە تاتەی وەرگرتی تاتەیچم گەڵنان شەوە پەی من واتەنش دەحفێ مامۆ ڕۆسەمم کاستەنش پەیلا سوفی حەمدەمین و زەڵمی پەیلا سوفی حەمدەمینی تر خۆ مەشهورە تاتە و شەمسە بابا و شەمسە و عایشە واتەنش سوفی ڕۆسەملووێ پەی هەنارە کۆڵی هەناری پەی بارۆ جا نویستەنش بە واتەنش هەچی لاو سوفی حەمدەمینیش نویستەن هەچی مەتاودی فرێ نەباکەم بە شان و باهووی قووەتی ڕۆسەم دمانێ نویستەنیشی پەی کیلوێ چایی پەی کیلوێ چای واتەنش چایەم گەرەکان نەفرە ورد بوو نەفرە دژت بوو چایی ڕێزە بوو ئەترش بە وێنەی ئەڵفەنی یار بوو ڕەنگش بە وێنەی مەزەی هەنار بوو ئینە پەی چایەکە بوو دوێر کەلیمەتەریچش واتەن یارەکەی شەوێ پەی لاو ئەحمەد ڕەحیمی پەی دەگا شێخانی بە شێعرە نویستەنش واتەنش یارەکەی شەوێ یارەکەی شەوێ دووی کردووەوە پاڵ دووکەڵی ئەوێ قلیان بە وێنەی بزڵە هەتیمێ کاسەنم ئەولای ئەحمەد ڕەحیمێ گەڵناوەکە یۆجە دەسەڵاتدارە و هەڵەبجەی تەلاقش گنۆ ئاانە مەڵایە و منتەقەی سووری نستەروانەکەی دەسەڵاتدارە تەلاقش کەوتن واتە خەبەریاوە بە مەڵا حەسەن و دزەڵی کە جەبانی شار لەمەلا بۆ ئاو نەزەرش عەکسانێ وەماچۆ کابرا تەلاقش نەکەوتن دوا بەدوێ مامۆسای چڕانە و چەنیش گنا جەڕوبەست و ئینیشە بە هەرحاڵ مامۆساشە پێی قانێ مەبوونە و مامۆسای ڕازینیە پانەیە کە واتۆ تەلاق و کابرای کەوتن چا سەردەمەنە حاکم شەرعجە شار و کەرکووکی نەبیەن مامۆسای کیانا پێ کەرکووکی جە کەرکووکنە وەختێ مامۆسا مەلا حەسەن دەستکە و قسەکردەی چەنی کابرا گنود درێ شەک و گومانی و دوودڵی مەزانۆ کە بەڕاستی چەنی حکم سادر کەرۆ بە ناچار مامۆسای کیانا پێی بەغڵای کەملو بەغڵام لای مفتی بەغای و مفتی گەورەی بەغای والی چڕۆپەی لاوێش کە چەنی والی کەناگنا قسەکردەی مەڵا حەسەن ئایش بە زانایی و ژیری کابرایە پێی بەرۆنە وە ماچۆش پەنە مامۆسا بێمە چەندین دانە مامۆسێەوە دەرەجە یەکێما هەنی چەنیش ئەگەر تاوات بە ئیسلاحی ئامیانە وێمە ئایشات بەزنێ من یا کەرود والی بەغای یا کەرود بەوالی یا قازیۆل قوزاتیت ملەو پەنێ کەنی شارێ مەڵایەکە و بەغای چیوەشە پێی واتەی مەمەنۆنە و مەڵا حەسەن ڕوسور بەرمێ جەلاو والی بەغای و مفتی بەغایەوە دما بەدماش والی ماچۆ من سەر و قسەکی وێەوە منەنا
ئیسێک حەزر ناکەوت بەوالی یا قازی القوزات بەڵام مەڵڵا حەسەن دزەڵیە چوون تەژنە و علمی و فێربیەی و دانیشی بیان ماچۆ ئەگەر چەنەم قبول کەری سەر و ئەرک و دەوڵەتی وێ تاوێ منکیان دێ پێی یا عەرەبستانی پێی مەکەی یا پێی ئەلەزهەر و میسری ئایەک قسەکەش قبول کەرانە و مامۆسا چوون فرەتەر حەزش بە میسری کردن میسری قبول کەرۆنەوە سەر و ئەرک و دەوڵەتی وێ ملۆپەی میسری 11 ساڵێ مامۆسا جە میسر نەبوو 2 ساڵی چاگە هەر خەریک و دەرسوەنایی و فێربێ بوو دما بە دمای زیرەکی و زەکاوەت و مامۆسا یاوە بە حەدێەوەی کە بۆ بە ئۆستاد و 9 ساڵێژێ میسر نە مامۆسا خەریک و دەرسواتەی بۆەوەی دما 9 ساڵە هەوا وەتەنی سەرش و بێتاقەت و زێد و نیشتیمانەکە و وێش بۆوێ بار و بنەوە وێشکۆ کەرەوە و دووبارەی ڕوو بە منتەقە و هەورامانی و کوردستانی گنۆوەڕا. مەڵا حەسەن ئینە تونی؟ منە ئەرێ منە شما حۆری بەهەشتی دەیانێندی پێداوە من نام جلەیەندی مامۆستا کناچێت زڵێنمی کناچێت جلەیەندی دەی خێر بێدیە اینجا تو خوشت بی و لدوا و تو منرگی و نازنه و کمه ای بای خی و ای دله و کم گیان بو که و وازه و کمه ای تو دسی و ملیمه و دی هربا و مجنون بمه ای بخوا هربا و زازه و من دسی و گردون بمه ای بخوا نزا و نمگره دون گیان مینه و ملو پیمه ای من کرام ناحی و دەزڵی پایتەختی هەورامانی شامیان بووە حکمڕانیەکەی خانی پێوتراوە جیاواز لە بەشەکانی تری هەورامان سانەکان تیایدا دەسەڵاتدار بوون لەناو ئەو بنەماڵەشدا مەحموود خانی دەزڵی دەبێتە سەردێڕی پیاوە مەزنەکانی دەزڵێ و بنەماڵەی بارانبەجیەکان هەڵوێستی نەتەوەی ئەم پیاوە لاقلەتی خێڵ باڵاترە ئەو بربەستانی تێکشکاندووە لە سەردەمی ئەودا لەمپەر بوون لە بەردەم سەرکردەیەکی ناوچەیدا لەو بربەستانەش خۆی هەورامی بووە کەچی هاوکاری سۆرانیەکانی کردووە نەقشبەندی بووە هاوکاری قادریەکانی کردووە خەڵکی ڕۆژهەڵات بووە پاڵپشتی شۆڕشەکانی باشووری کردووە ئەمانەش هەموو لە شۆڕشەکەی شێخ مەحموودی حەفیددا بەرجەستە دەبن شۆڕژێری مەحموود خانی دەزڵی و جەنگاوەرە هەورامەکانی لە ڕوبەڕۆبوونەوەی سوپای ئینگلیز و هاوکاریکردنی شۆڕشەکانی شێخ مەحموود هەمیشە مێدیلای شەرەفە بە سنگی خەڵکی هەورامانەوە دزڵی وەکو دەواازەی هەورامان بنەمای لەسەر بنەماڵەی بارانبەگی هەروەها مەحموود خانی دزڵی ناسراوە بۆ یەکان ئێمە فەخر و شانازی دەکەین هەر کاتێکە ناوی مەحموود خانی دزڵی دەبان بیرەوەری و یادەوەریەکانی ئەو کەسایەتە لە دڵمانە زیندوو دەمێنێتەوە ئەگەر ئێمە گەرەکمانێت باس لەسەر مەحموود خانی دزڵی بکەین من پێم وایە تایبەتمەندەکانی بەرخۆدانی ناسنامەی و هەروەها شتە جیاوازەکانی چەندین پرۆگرامی جیاوازی ئەوێت خانەکانی دزڵی هیچ کات لەگەڵ جەماوەری دزڵی خۆیان بە جیاواز نەزانیوە بۆ یەکان بە یەقین دەتوانم بڵم کە خانەکانی دزڵی مڵک و ماڵ و زەویزەریان لە بینی جەماوەری خۆیان واتە خەڵکی دزڵی بەنسبەت دابەش کردووە و ئەوەی بزانین کە خەڵکی بە شەرەفی دزڵی هیچ کات قسووریان دەرهەق بە خانەکانی دزڵی نەبووە کە جێگەی شانازین و مش فەخریان پێوە دەکەن کە لە ناو جەماوەرێکیەوەدا ژیان بەڕێوە دەبێن و ئەمە جێگەی شانازیە کە جمهورێکی ئاوامان هەیە و هیچ کات ئێمە چاکەکان و خاسەکانی جمهوری خۆمان فەراموش وە لە یاد ناکەن ئینشەڵا کە هەر ئاوا کە ئێستا بەیەکەوە ژیانمان بەڕێوە دەبێن بۆ هەمیشە لە ناو یەکە
بە شادی و خۆشی بژین انشاءالله. دەزلی دەواازەی هەورامانە سەرەتای گوندانەیە کە بە شێوەزاری هەورامی دەدوێن. ئەمەش ناوبانکی بۆم گوندە پەیدا کردووە، ناوچەیەکی مێژووی و گەشتیاریە. سەرڕێگای گەشتیاران و ڕێبوارانی ناوچەکەیە. لەگەڵەوەشدا دەزلی بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە لە شەڕە مێژوویەکانی ئەسکەندەری مەقدۆنی و داگیرکاری مەغۆڵ و فتوحاتی ئیسلامیدا قەڵای پۆڵاین و نەبەزیوی هەورامان بووە. اینە هەم یاگەکەش ئستراتژیکە بێنە و هەم دارای ڕەسەن و یاسێەوە با فەرهەنگی مۆنەزەمی بێنە چونچی تقریب نزیکەوە 2000 ساڵێکەوەتر خەریک هەملام لە پێ 2000 ساڵێکەوەتەرانوێ مەغولەکەی ئەمێ ئێران گرت و تەختە جەمشید شاخرابنا و گەرەک شابێ ئەچێگەوە لەشکەر چێوە بلوپەی تەرەف و شارە زووری چێگەنە دزڵیەیە چەنی ڕەزاویە ژەن و پیایۆوێ لەشکەر و مەغولی شاماڕا نەتاواش چێگەوە بێ فەرهەنگ و ڕەسەنایەتی ئێگەی خرابن و یا ئاوێستایەکە کەر و ئایرپەرستی ئەنە بێ ماڕاشە تەرەف و مەریوانی لە لوارە شارە زوور تەرەف و مەریوانی لوارە شارە زوور ینی ئیسەج مەسەن زیندانەوە ئانا پەشتە و نەوێوێ ئانە ماشاش بەنە زیندانەکە ئەسکەنەری ئەچاوە مەسەن لوان چێوە ئێتە زڵیار داشاوەنە و ماڕاشا و ناسشا وەدما ئانێکە چێگەچەوە ئانەخوا خەڵکە زان و ئاگاشەنن ئێستێمار و ئینگلیسی کە ئامان زڵی داوەنێ ئەچی شارە زوورنانە ماڕاشە ئانەبی لەشکەر و ئەرەبیش کە ئاما بەرەنگاریە کە جەنگێەوە کە چێگەنە کریات چێنی ئانن ئاتران کوژا هەرمزگار ڕوانکارە فەرماوان شاعیرەکەی ئانەبی چێگەنێ ئی خەڵک و دەگاوت زڵی چەنی ئالەشکری بەرەنگاری بی و جەنگێەوە پاسەشاکردن کە ئیسە تاریخ شاهد و ئاجەنگینێ یا تاریخ شاهد و جەنگ و ئێستعماریە یا تاریخ شاهد و محموخان زڵی واسمی کەلوان سلێمانیش گرتن ئینە ئیتر ینی کەسانێ دژمنە جێیاگەوە وارد بیە بوو دزڵیە بەرەنگاریش بێنێ بە خاتر و ئینەیە نێ و یاسا و ڕەسەن و هۆرامانی دەقەشێل کەڕ دزڵی وەکو ژێوی ژیان یانێکێ باغداری بووە دوو هەمیشی کەشاوەرزی بووە سوێن ماڵداری بووە ئاژەڵداری بووە بەڵام شتێکی کە گرنگیش بووە بە درێژای مێژوو و باسی دەکەن هاتوچوی نێوان مەرزی بۆ بینی ئێران و عێراق کە خەڵک بۆ جۆرە بژێوی ژیانیان بەڕێوە بردو ئەگە شتێکیان لێرەکەم وایە لەو دی هاوردیان ئەگەر لێرە ئەگەر لەویاش دەست نەکەوتووە کەمتر بەرەو ئێران چۆن بیانە بۆ جۆرە توانین بڵێن کە هاتوچی بینی ئێران عێراق و دزڵی زۆر فرەتر بووە تاکو هاتوچی دزڵی بۆ تاران یا بۆ کورسان یا بۆ شوێنەکانی تر خەڵکی دزڵ لە تەک خەڵکی عێراقا مامەڵەیان و هاتوچیان و تێکەڵبوونیان زۆرتر بووە ئەو تابێتمەندیانەیە کە شۆناسەی دزڵین یەکێکیان بریتین لەوانە ئەوەڵدانەیان ئەگەڕێتەوە بۆ مێژووی دزڵی کە دەیەکی زۆر کۆنە زۆر مێژوویە بۆ جۆرەی کە من بیستومە لە زاری پیاوە پیرەکانەوە ناوی یەزەجرد دەبن یەزەجردیش کە بەهۆی ئەوە کە پیتی گێ لە عەرەبیدانیە یەزگردی سووەمە ئاخرین دوایین پاشای ساسانیەکانە کە بە هاتنی حەزرەتی عومەر بۆ لەشکرکەشی حەزرەتی عومەر بۆ ئێران و فەتحی ئێران لەلایەن حەزرەت عومەرەوە دەسەڵاتی ساسانیەکان تەواو دەبێت ئەمە هۆی ئەگەڕێتەوە بەوە کە دزڵی مێژوویەکی زۆر کۆنی هەیە بەس لە ساسانیەکان من نەزانیاری وام نییە بەس نازانم کە بەر لە ساسانەکان بۆ کوێ دەگەڕێتەوە بۆ ئەو جۆرش کە من بیستومە دوودانە دێ لەم ناوچەی خۆمانە زۆر بەناوبن یەکێکیان دزڵیە ئەوی تریشیان دێگەی ڕەزاوە کە جێگەی حکومڕانی بۆ خانەکان لێرە دەسەڵاتیان بووە حکومڕانیان کردووە دەبکو چەندین دێ و ناوچە لە ژێردەستیانە حکومڕانیان کردووە تایبەتمەندیەتر کە دزڵی هەیەسی کەسێکە کەسایەتێکی گەورە و مەلا حەسەن لە چەندین بوارە تایبەتە یەکێک لە بوارەکان ئەوەسە کە لە زانستی علمی ئاینی زۆر بەرزە یەکی تریشیانی ئەوەسە کە مەلایەکی فەقیر بووە سەر بە دەسەڵات نەبووە لەگەڵ دەسەڵاتە هاتوچووی نەبووە ئەوە بۆکە بە فەقیری ژیاوە تاکو دوایین کاتی ژیانیشی هەر بە فەقیری ژیانی بردووەسە سەر و هەر ئەوەش بووەسە هۆکاری ئەوە کە بتوانێت قسەکانی بەڕاشکاوە بڵێ بەبێت ترس بڵێ بۆ ئەوەی کە خۆی و ویژدان و خوای لە نەزەرا گرتووە بیڵێ. 12 ئەسحابە
تایبەتمەندیکی مێژووی ئەم گوندەیە بەپێی بۆچوونی دانیشتوانی ناوچەکە ئەم کەسایەتیانە لە سەردەمی فتوحاتی ئیسلامیدا هاتوون بۆ سنووری کوردستان و لەوێ کوژراون گۆڕستانێکی تایبەتیان بۆ دروست کراوە بەڵام بە پێی تێبەڕبوونی کات دانیشتوانی ناوچەکە دینی ئیسلامیان وەرگرت و مەزاری ئەو هاوڵانەشیان لا پیرۆز بووە هەتا ئێستاش ڕێزیان لێ دەگیرێت بەپێی فەرهەنگی ئیسلامی سەحابی بەو کەسە دەوترێت لە سەردەمی ژیانی پێغەمبەردا درودی خۆی لێ بێت موسڵمان بوو بێت و یاوەری کرد بێت قەزیە و دوانزە ئەسحابە بەرحاڵ مەطلەبێەوە تاریخین احتیاج پانەی کەرۆ کە ئینسان شناخت و یارا و پێغەمبەری صلی الله علیه و سلم قسمەتەشا کە ئەمێن ڕوو بە کوردستان و سەردەم و فەتح و کوردستانینە کە اتفاقایەوە ڕوەشادێنە لازم پانەی کەرۆ بە حاڵەتێوە شەفاف ئینسان دنباڵ و کتێبی تاریخی گێر و ئانچێکێ یاگێ و قەداسەتین و خلاسە ڕێزێوە سابتین کە وازح بوو کە بەڵێ ئینە دوانزە یاری پێغەمبەری بین صلی الله علیه و سلم بە عنوان و ئەسحابی ئەچی یاگێنە حازرێ بێنێ مەنەنێوە و خلاسە بەنامی ئەسحابی نامێشە تا ئێگە یاوێنە معلومە تەنها خەبەرێوە دەلیلێوە موەسەقە دەلیلێوە تەواتۆریەنە کە هەرجە سەردەم و فەتح و کوردستانی و کە دەوران حەزرەت عومەرینە ئی واقع ڕۆژدان بە حاڵەتێوە تەواتۆر دەست و ئێمە یاوان وئیلا بە حاڵەتێوە شەفاف و مستەنەدێوە قەتعی کە تەمام و جوزئیاتی بەو دەستی نەبوو ظاهرەن باقی نەمەنن کە دەقیقەن جوزئیات و ئی واقعی بە چە جۆر بیان فقط بە حاڵەتێوە تەواتۆری کە خەبەرێوە موەسەقە واقعان جوێجە ئەدلە و سبوتین سابتە بە ئێمە کە بەڵێ ئی ئەشخاسی کە دوانزە فەردێنی کە بە پاجۆرە خەڵک بەحسکەڕ یوێ شاژەنیچنە ئی دوانزە فەردە بە عنوان و ئەسحابی چێگەنە خولاسە منێنێوە و هەر پا باوەڕۆ کە ئینسان بە چە جۆر سەحابە مژناس و هەرجە سەردەم و ئەوائیلی بە تا ئیسە قەداسەت و خاست و وێشە هەر مەحفوظە ئەتر ئێمە ئانچێک کە لازم بۆ دنباڵ و قەزیە گەرمی مامولەنجە ڕێز شەرمەکە ئاوایی جە مامەساهایەوە کە چی منتیقەنە چه مامەسە مەلا حەسەن دزەڵیە چه مامەساهایە کە چی منتیقەنە بینی من سوالم پەرسێنە داستانها و تعبیراتێوە خاصی مژنیێنێ کە بابە جواب و تەسلیمی پێ ئینسانی کە بەڵێ واقعینە ئەسحابێ بە و ئەگەر وەخت بیە ئینسان جزئیات و داستانشا بەحس کردێ واقعان یاگی و مرکیایرێ و ملزەمبیە و ئینسانی بێپانەی کە بەڵێ واقعینە ئەسحابێ پێغەمبەری بین صلی الله علیه و سلم و پاجۆرەی کە خەڵک جە مەسیر و خولاسە ئیتمینان و باوەڕەوەنە کەپی ئەفرادا سابت بیان هەر کەسێ جە حەد و وسعەت و بینش و وێشنە کە تەوەجۆش کردن بە نەقڵیاتێک کە نەقڵکریان یاوان پا قەنەعاتە کە بەڕاستی حورمەت و جایگای ویژە کە هەنشا هەر پارێزی و بەردەوام بوون. کاستەنش پێی لای سوفی حەمەمینی مامە ڕۆستەمم پێی هەنارا کاستەنش پێی هەنارا مامە ڕۆستەم قابرای قەوەت بیان واتەنش هەچی مەتاودی فری نەباکەم بە شان و باهووی قووەتی ڕۆسەم چایەم گەرەکە نەفرە ورد بوو نەفرە دشت بوو چایی ڕێزە بوو ئەترش بە وێنەی ئەڵفەنی یار بوو ڕەنگش بە وێنەی مەزەی هەنار بوو جا ئەوەختی کەلیمێوە تەر هەنێ پێتەهین ماچۆئانە ڕوێژ گەرەکەنە گەڵیشۆ ئاژەر بە شێحرێکی ئاسان پێی مەحموودخانی پێی هەڵەبجەی مەحموودخان بازداش بیان لەندەنی گرتن ئامان و هەڵەبجە بازداش بیان مەحموودخان و دزڵی ئاوەختی نویستەنش واتەنش مەحموودخان وردە بۆرە ئیتر باوەسش بوو سەرناچی سەرناش تاتە وێش تڕناش دهۆڵچی کواش پەرە وێش قڕناش مڵە وەردێ کەرە و وڵۆشێ گۆرانی واچە و ژەنا مەتی خەرگۆشێ شتێکە گرینگە
بۆ دزڵی ئەوەیە کە خوا سروشتێکی جوانی پێبەخشیوە سروشتێکی چوار فەسڵ لە هەر چوار فەسلەکە ئەم سروشتە بە خەڵکی دزڵی هێز و توانای داوە لە بەهاران چە بۆ پیاوان و چە بۆ ژنان چوون بۆ گیاهاوردنەوە بۆ فرۆشتنی بۆ وشکردنی بۆ زستانیان لە هاوینانە بۆ جاچکەکردن نازانم بۆ زۆر ئیشەکانتر بۆ کەشاوەرزی بۆ شتەکانتر هەتا لە پایزان بۆ دەرەهاوردنەوە لە زستانانە هەروە یاریدەریان بووە ئەگەر کەسێک داری کەم وایە بەعام هەموو کەس یاریدەری دەبوون دەچون بۆ لە زستانانە دەریان بۆ هەورد ئەم سروشتە جوانە وەکو گەنجێکی ناتەواو وەکو گەنجێکی شاراوە لە هەموو کاتەکان و لە هەر چوار وەرزەکەی ساڵا یاریدەری خەڵکی دزڵی بووە. لاپەڕەکانی مێژووی هەر گوندێکی کوردستان خوێنی لێدەچۆڕێت پەڕیەتی لە داستان و هەڵوێستی مەردانە هاوشانی ئەوەش نەتەوەیەکین گەنجینێکی مەزنمان لە کەلتور و ئەدەب و هونەر و شارستانیەت چێ کردووە. لەگیان شەو بۆ کلێوێ لەگیان شەو بۆ کلێوێ هی نازاری کە ناشت لەگیان بەراشانێوێ ملبێرز بەراشانێوێ هانە وێن لەگیان وێرانە و چۆڵە ملبێرز وێرانە و چۆڵە ئاوای ژەمێنێن لەگیان خەرجێمی کۆڵە لەگیان خەرجێمی کۆڵە